پێوەرەکە یەک پێوەرە نرخەکەش یەک نرخە لە زاخۆ چ پێوەرێک بەکار هاتوو لە هەڵەبجەش هەر ئەوەیە بەڵام ئەم کۆمپانیەکە هاتووەتە بەردەرگا دەڵێ ئەمەم هەیە بە 30,000 ئەمەم هەیە بە 50,000 ئەوەم هەیە بە 80,000 باشە هەر سێکیان یەکیش ناکەن خوێندنەوەی ئاو بەڵە ئەیکەواتە بۆچی یەکی بە 30 بە 80 یەک بە 50 بۆیە ئەمە گرفتی گەورەی دروست کردەوە دوایی خەڵک گلەیەکی زۆری لە پێوەرەکە هەیە لە هێندێک شوێن هەوا خوێنێتەوە لە هێندێک شوێن زۆرە خوێنێتەوە لە هێندێک شوێن ئاوەکو پێویست نایەتە ماڵی خەڵکەوە بەهۆی بوونی پێوەرەکەوە ساڵی 2018 وەزارەتی شارەوانی دەری کردووە ئەم ڕێنماییەش پشتی بە بڕگەیەکی یاسایی بەستووە کە یاسای هەیکەلی وەزارەتی شارەوانیە ئەمە قیمەتی یاسایی نییە کاتێک یاسایەکی تایبەت هەیە کە پەیوەندیدارە بە مەسەلەی سەرپێچیەوە ئەم سزایە نایاساییە بۆیە داوام کردو هاوڵاتی ئەم سزایە نەدا بە هیچ جۆرێک وە لە بەرامبەر هیچایە ئەگەر خەڵک حەزەکە پارەکەی فرێبدا با بچێت پارەی سزاکە بدا و من بابەتێکی یاساییم بۆ خەڵک ڕوون کردوتەوە یاسایەکی تازە دەرچووە ئەبێ حکوومەت ڕێنمایی تازەی پێ دەرکا بەپێی ئەم یاسایە و هەر جۆرە سەرپێچیەکی هاوڵاتی کە لەسەر تۆڕەکانی ئاوەڕۆ بێ لە چوارچەوەی ئەم یاسایە مامەڵی لەگەڵ بکرێ و سزای بۆ تەرخان بکرێ بۆیە ئەوەی پێشوو کە هەر مانگێک 80,000 هاوڵاتی سزا ئەدا یاسایی نییە و ناڕەوایە و نەگونجاوە لەگەڵ دۆخی ئێستا و لە نەگونجاوە لەگەڵ دۆخی خزمەتگوزاری ئاو و نەگونجاوە لەگەڵ پرۆسەی بەستنی پێوەری ئاو و ئەو کۆمپانیانی پێوەرەکە دابینەکەن کە زۆرێکیان پێوەری خراپن و هاوڵاتیان کێشەی زۆریان لەسەری هەیە